کۆچ وەکو چەک کاتێک جوڵەی مرۆڤ دەبێت ئەمڕازێکی ململانەی جیۆسیاسی. بەختیار ئەحمەدم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. پێشەکی لە سەدەی 21دا زۆر جار شەڕ تەنها بە تانک، فڕۆکە و موشک ناکرێت، بەڵکو لە ڕێگەی ئەمڕازە نائاساییەکان بەڕێوە دەچێت. ئەو شێوازەی کە بە شەڕی هایبەردی یاخود تێکەڵ ناسراوە. ئەم جۆرە شەڕە هەوڵ دەدات بە تێکەڵکردنی ئەمڕازە سەربازی و ناسەربازیەکان بێ ئەوەی شەڕێکی ڕاستەوخۆ دەست پێ بکات، فشاری سیاسی، ئابووری، ئەمنی و کۆمەڵایەتی بخاتە سەر لایەنی بەرامبەر. لە نێوان ئەم ئامڕازانەدا کۆچ و کۆچی نایاسایی بۆ یەکێک لە گرنگترین ئامڕازەکانی شەڕی هایبەردی. لە ڕێگەی دەستکاریکردنی ڕەوتی کۆچ دەوڵەتان دەتوانن بێ ئەوەی هێزی سەربازی بەکاربهێنن فشاری سیاسی و ئەمنی بخەنە سەر ڕکابەرەکانیان. ئەم پرسەش دوای ڕوودانی شاری سەبتە هاتەوە بەر باس و خواست و ئەو پرسیارەی وروژان کە تا چەند دەتواندرێت دیاردەی کۆچ وەکو چەکێکی جیۆسیاسی بەکاربهێنرێت. شەڕی هایبەردی یاخود تێکەڵ چییە؟ شەڕی هایبەردی بریتە لە بەکارهێنانی تێکەڵەیەک لە ئامڕازە سەربازی و ناسەربازیەکان بۆ لاوازکردنی دۆژمن بێ ئەوەی شەڕێکی ئاشکرا ڕابگەێنرێت. لەوانە شەڕی ئەلکترۆنی، هێرشی سایبەری، جەنگی زانیاری و بڵاوکردنەوەی هەواڵی هەڵە، گوشاری ئابووری، بەکارهێنانی وزە، بەکارهێنانی کەمینەکان و بەکارهێنانی کۆچی بە کۆمەڵ. ئەمڕۆ زۆرێک لە توێژەران پێیان وایە کۆچ بۆتە یەکێک لە کاریگەرترین ئامڕازەکانی شەڕی هایبەردی. چۆن کۆچ دەبێتە چەک؟ مەبەست لە بەکارهێنانی کۆچ وەکو چەک ئەوە نییە کە خەڵک بە زۆر کۆچ پێ بکرێن، بەڵکو دەوڵەتێک دەتوانێت چاودێری سنوور کەم بکاتەوە و دەواازە سنووریەکان بکاتەوە ڕێگای کۆچ بگۆڕێت، ڕێگا بەکاری تۆڕەکانی قاچاقچیان بدات، یان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هانی خەڵک بدات بۆ تێپەڕین. ئامانج لەوە ئەوەیە کە لە ماوەیەکی کووردا ژمارەیەکی زۆر لە کۆچبەران بچنە ناو وڵاتێکی دیاریکرا و ببنە هۆی دروستکردنی قەیران. ئامانجەکانی بەکارهێنانی کۆچ وەکو چەک خەڵ یەکەم دروستکردنی گوشاری سیاسی. هەر کات ژمارەی کۆچبەران زیاد بکات، حکوومەت ناچار دەبێت ڕوبەڕووی گوشاری ناوخۆی ببێتەوە، بە تایبەتی ئەگەر بابەتی کۆچ ببێتە کێشەی هەڵبژاردن. و خاڵی دووەم ماندووکردنی دامەزراوەکان، شوێنەکانی نیشتەجێکردن، نەخۆشخانەکان، هێز ئەمنیەکان و خزمەتگوزاریە گشتیەکان دەکەونە ژێر گوشارەوە. خاڵی سێم زیادکردنی دابەشبوونی سیاسی کێشەی کۆچ، زۆر جار ناکۆکی نێوان پارتە سیاسیەکان و کۆمەڵگە زیاد دەکات. خاڵی چوارەم بەدەستهێنانی دەستکەوتی دیبلۆماسی. ئەو دەوڵەتەی ئامانجی گوشارەکەیە لەوانەیە ناچار بکرێت لە دانووسانەکاندا سازش بکات. قەیرانی سەبتە نمونەیەکی نوێی سەبتە شارێکی ئیسپانیا کە دەکەوێتە باکووری مەغریب و یەکێک لە گرنگترین خاڵە سنووریەکانی نێوان ئەوروپا و ئەفریقا. لە ماوەی نزیکەی 24 کاتژمێرە دەیان هەزار کۆچبەر چوونە ناو شارەکە، بۆیە حکوومەتی ئیسپانیاش ناچار بوو هێزی سوپا و ئاسایش بنێرێت بۆ شارێک کە تەنها نزیکەی 84,000 کەسی دانیشتوانی هەیە و ئەو ژمارەیە لە کۆچبەر وشارێکی زۆری لەسەر خزمەتگوزاری و دامزراوەکان دروست کرد. بۆچی سەبتە گرنگە؟ گرنگی سەبتە تەنها لەباری کۆچەوە نییە، بەڵکو بەهۆی شوێنە جیۆسیاسیەکەیەتی. مەغریب سەبتە و مەلیلە بە شێوەیەک یان بە بەشێک لە خاکی خۆی دەزانێت، بەڵام ئیسپانیا حاکمێتی خۆی بەسەریاندا سەپاندووە، بۆیە هەر کات پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەردوو وڵات خراپ ببن، ئەم دوو شارە دەبنە خاڵی گوشار. پەیوەندی پرسەکەش مەغریب، ئەمریکا و ئیسرائیل لە ساڵی لە ساڵی 2020 زاینیەوە پەیوەندی نێوان مەغریب و ئەمریکا و ئیسرائیل بەهێزتر بووە. لە سەردەمی دۆناڵد ترامپ ئەمریکا دانی بەسەروەری مەغریب بەسەر بیابانی ڕۆژئاوادانە، بەرامبەر بەچی؟ بەرامبەر بە چوونە ناو ڕێکەوتنەکانی ئیبراهیم. پاشان ئیسرائیل هەمان هەنگاوی ناوە هاوکاریەکانیان لە بوارەکانی هەواڵگری، بەرگری و دیبلۆماسی فراوانتر. لە بەرامبەردا پەیوەندی ئیسپانیا و ئیسرائیل دوای ناساندنی دەوڵەتی فەڵەستین لەلایەن مەدریدەوە خراپتر بوو. ڕێپێوانی سەوەس نمونەیەکی مێژووی ساڵی 1975 زایانی مەغریب 350,000 کەسی بەرەو بیابانی ڕۆژئاوا جوڵان، ئەوەی کە بە ڕێپێوانی سەوز ناسراوە. ئەم فشارە بۆ هۆی ئەوەی ئیسپانیا زوو لە ناوچەکە بکشێتەوە و زۆر لە توێژەران ئەو ڕووداوە بە یەکێک لە یەکەم نمونونەکانی بەکارهێنانی فشاری دیمۆگرافی و بۆ بەدەستهێنانی ئامانجی سیاسی لێک دەدەنەوە. و چەند نمونەیەکی دیکەش بەم جۆرەیە کە خاڵی یەکەم تورکیا و یەکێتی ئەوروپا ساڵی 2020 تورکیا سنوورەکانی بەرەو یۆنان کردەوە و هەزاران کۆچبەری هەندا بەرەو ئەوروپا بچن بۆ فشار خستنە سەر یەکێتی ئەوروپا لەسەر یارمەتیە داراییەکان و پرسی سووریا. خاڵی دووەم بیلاڕوس و یەکێتی ئەوروپا ساڵی 2021. بیلاڕوس هاتنی کۆچبەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سنوورەکانی پۆڵەندا، لیتوانیا و لاتڤیا ئاسان کرد
کە یەکێتی ئەوروپا و ناتۆ ئەو کرداریان بە هێرشێکی هایبردی ناوبرد. ئەزمونەکانی سەبتە سنووری تورکیا و یۆنان و قەیرانی بیلاڕوس نیشانی دەدەن کە کۆچ لە دنیای ئێستادا تەنها بابەتێکی مرۆیی نییە، بەڵکو دەکرێت ببێتە ئامڕازێکی کاریگەر لە ململانەی جیۆسیاسی.